ئەمە دیمەنی هاتنی سوپای تورکیا بۆ نێوگوندی بەرمیزەی دەڤەری برادۆست لە قەزای سۆران. لێرە بە ئاگاداری بەرپرسانی ناوچەکە سوپای تورکیا بە چەکی قورسەوە هاتوونەتە نێوگوند و بەربانجیان لەگەڵ هاوڵاتیان کردوتەوە. زیاتر لە 27 کیلۆمتر هاتوتە نێو خاچی هەرێمی کوردستان. دوێنێ هەر بە ئاشکرا دابستە ناوکوندی کانیڕەش ناسراو بە بەرمیزە لەوێشەوە بەداخەوە بۆنانی ئێوارە داوت کراون بە ئاگاداری دەسەڵاتدارانی حکوومەتی هەرێمی کوردستان تا ئێستا بێدەنگن تا ئێستا نانتوانیوە یەک بەیان نامەدژی هاتنی سوپای داگیرکەری تورکیا دەربکەن. هاوڵاتیان و ڕەوەندانی برادۆست نیگەرانن لەم دۆخە سەربازیی لە ناوچەکە هەیە و بەهۆی تۆباران و بەردومان و بوونی ئاڵۆزی سەربازی لە ناوچەکە کار و کەسابەتیان پەچی کەوتووە و داواکارن لە حکوومەتی هەرێم ڕێگە چارەیەک بۆ ئەم دۆخەدا بنێن و چیتر هاوڵاتیان نەبنە قوربانی. ژیان نەما وەڵا ژیان نەما لێرە بەس نەعەردن هەرش نەعەردن کوەکە نەعەسناش هەرەشێشیت ئەتو ڕۆژە شەوێ تاسم یانی وەڵاش نەکشەوە تاسم یانی وەڵا دەبەت نەگات یارەی وەڵا خەوتی ناکەوی. بقرآن وعظيمة خرابة زور وعظيمة ما وعظيمة قال أنا ما ناتوان اللي رجير هربتي ناو خارك زور ها شر لسرو بم أكال أنا بتيني ودي تركز زوم كقميرانا داستو بيابكين إذا ما مساوي حكمتك حكمة حلادة شنك وخارك ببي خداني هم جير هرتي دي زررك الراستي أري ولا أنا مار لشويستانا بخوليري نمرو جي زارة دي تيني ناوي تارا دهيجن هنوير المرب دوشن شوان ده هر المرب بزهيرن تارج بردام قصفا ترچی شر تگپکا هلنا روند. تیمی پەیام ویستی لە نزیکەوە هاتنی سوپای تورکیا بۆ گوندی بەرمیزە لە دەڤەری برادۆست ڕووماڵ بکات، بەڵام لە بازگەی ئاسایشی ناحیەی سیدەکان ڕێگری لە تیمی پەیام کرا بۆ ڕووماڵکردن. بەهۆی بەردومان و تۆبارانی بەردەوامی تورکیا لە ناوچەکە زەرەر و زیانی زۆر بەر هاوڵاتیان کەوتووە و زۆر جاریش بەهۆی بەردومانی تورکیا و هاوڵاتیانی بەشێک لە گوندەکان ئاوارە دەبن. سوپای تورکیا لە ئێستادا زیاتر لە 20 کیلۆمەتر لە نێوخاچی هەرێمی کوردستان چالاکی سەربازی ئەنجام دەدات. ئەمە لە کاتێکدا کەوا هەردوو حکوومەتی هەرێم و حکوومەتی عێراق بێدەنگن لەم چالاکیە سەربازیانەی وڵاتی تورکیا. ئەمە شوای کردووە کەوا زیاتر ترس و دڵەڕاوچێ لایەن هاوڵاتیانی ناوچەکە دروست ببێت و بەردەوام لە ترس و دڵەڕاوچێدا بن. ئازاد ئۆمەراوی کەناڵی ئاسمانی پەیام، دەڤەری برادۆست.